نەوتمیێوانی ئێمەیە تۆ سەرنجت چییە لەسەر ئەم ڕەوشەیە ساتوتە پێشەوە و ئەم شێوەنی قاشە لە بینی دوو پەرلەمانتاری پارتی و گۆڕان زۆر سپاس دیارە سەرەتا ئەم دۆخەی کاتە پێشەوە ئەم قەیران لە دوای قەیرانی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە بووین کە خۆپیشاندەران مافێکی ڕەوای خۆیانە داوای مافەکانیان بکەین بەڵام بە مەرجێک ئەم خۆپیشاندانانە هێمنانە بێ بتوانێت دام و دەستگاکانی دەوڵەت بپارێزرێ و هەوڵی ئاژاو و کێشە و گرفت نەنێتەوە بۆیە داخوازی خۆپیشاندەران داخوازیەکی ڕەوایە بەڵام بەداخەوە هەر خۆپیشاندانێک کە ئەکرێ بەردەوام ڕەنگە چەند کەسێک هەبێیان بەرەو ئاقالێکی خراپی بکات کە ئەمەی لێ ئەبێتەوە بۆیە من قوربانیەکان بە شەیدی خۆمان نەزانین هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان نەخوازین بە کورتی ئەو دۆخە لە ڕاستیا دۆخێکی نەخوازراوە لەسەرەوەی کە وەزیرەکانی گۆڕانی تر نەچنە داوامەکانیان ئەمە بێ مەسەرەوە سەبارەت بەم قەیرانانی کە دروست بوو لە ڕابردووە ئێمە لە کێشە و گرفتەکانمان سەرجەمە و دەستگاکانی حکوومەتی هەرێم وەک پێویست بە ئەرکی خۆیان بە ڕۆڵی خۆیان هەڵنەساون بە نمونە دەستگای چاودێری دارایی چاوی میلەتە بەداخەوە تا ئێستا نەیتوانێت چاودێرێکی وەک پێویستکە لە ساڵی 2012ەوە نەیتوانیوە چاودێری دام و دەستگاکانی حکوومەت هەرێم بکە و ئەرکی چاودێریکردنی خۆی بەجێبێنێ ئەمە یەکێک لە کێشەکانی لە حکوومەت بە ئێستاشەوە نەیتوانیوە چاودێری لە دۆسەی نەوت و لە هەموو گرێبەستەکان و هەموو سەرفیاتی پارە و وەزارەتی سامانە سروشتیەکان بکە دەستەی نەزاییان با بڵین نەزاهە بەگشتی بەداخەوە کەم تەرخەم بوون نەیانتوانیوە لە حکومڕانی ڕابردووە تەنها کەسێکی گەندەڵکار بدەنە دادگاوە لە ڕێی دادگاوزای خۆی وەربگیرێ ئێستا دێمە سەر ئەوانە داواکاری و گشتی دادوەری بە گشتی بەداخەوە دیسان بە هەمان شێوە کەم تەرخەم بوونە نەیانتوانی و بە ئەرکی خۆیان هەستن بۆیە ئەمە بەشێکە لەوانەی کە داکۆکی ئەوە ئەکەن کە بتوانن شەفافێتی ڕوونتریان بڵین دادپەروەری زیاتر لە ڕووی نەمانی گەندەڵی و بێنە پێشەوە بە ئەرکی خۆیان هەڵنەساون پەرلەمان دیسانەوە لە ڕابردووە پەرلەمان بە هەمان شێواتوانم بڵێم لە ساڵ و نیوی ڕابردووە دەستی بۆ کۆمەڵێک دۆسێ بردووە دیسانەوە پەرلەمانیش هاوکار نەبووە حکوومەت وەک پێویست کە بتوانێت لە دۆسیەکانی گەندەڵی بکۆڵێتەوە بێمە سەر ئێستا بڵێ لێەوە ئەمە بەشێکە لەوەی گۆڕان ئەڵێ پارتی حەزبێکی سیاسیە هیچ مافێکی یاسایی و سیاسی نییە کە تەجاوزی دەستگا قانونی شەرعیەکانی هەرێم بکە ئێمە لە حکوومەت ئەمە بێمەسەرەوە بەڵێ ئەمە بێمەسەرەوە و لەبەری کاتی منی زۆر گرت بۆیە منەمێ بێمەسەرەوە لە ڕێگەی ئەوە بەداخەوە ئەم حکوومەتە حکوومەتێکی قەیراناوی بوو هە لە سەرەتاوە نەمانتوانی ئەم حکوومەتە وەکو کابینەیەکی باشە توانم بڵێم بە یەکێک لە کابینە زۆر لاواز و کەمتەر خەم و چەند بە کەم و کوڕی بڵێ ئەوەندە هێشتا قابلی ئەم حکوومەتی ئەوەندە کەم و کوڕی هەبوو ئەواندا قەیران لە دوای قەیران لە بری هەوڵی چارەسەرکردنی قەیرانەکان بەداخەوە ڕۆژ لە ڕۆژ قەیرانی تری پێوە دروست بوو بۆیە ئەم حکوومەتە ئەبوو لە ڕابردووایان هەوڵی چارەسەرکردنی ئەم قەیرانانەی بدایە لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکان و شەفافیەتی نەوتەوە یان ئەوەی کە ئێستا کاک بڵند ئاماژەی پێدا باسیەکە ئەم حکوومەتە خۆی هەڵبۆشاندایەتەوە کە نەیتوانیوە بەسەر قەیرانەکان ئازاڵ بێ ئەوەی کە ئێستا هەیە لە ڕاستیا من باسی یاسا ئەەکەم باسی ئەوە ناکەم کە حیزبێک لە ڕووی دەسەڵاتەوە لە زۆنێکی تایبەتی خۆی چی بڵێ ئەمەوێ بێمەسەرەوە لە ڕووی یاساییەوە نەخێر حکوومەت کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران حکوومەت ئەتوانێت یاداشتێک بنووسێ بۆ هەڵوەشانەوەی حکوومەت لە دوای ئەوە پەرلەمان لە ماوەی نەخێر ئەبێت سەرجەم کابینەکە هەڵبوەشێنێتەوە و داوا لە پەرلەمان بکرێ و بۆی متمانی پێ بدرێت جارێکی پێتەڵێم لە ڕووی یاساییەوە بڕیارێکی نایاسایی